ئەمریکا گەورەترین باڵەخانەی کونسوڵخانەی خۆی لە جیهاندا لە هەولێر کردەوە. کردنەوەی کونسوڵخانە نوێیەکە پەیامێکی سیاسی ڕوونە لەبارەی گرنگی هەرێم بۆ واشنگتن. ئەمڕۆ لە ڕێوڕسمێکدا بە ئامادەبوونی مایکل ڕێگاز جێگیری وەزیری دەرەوەی ئەمریکا و بەرپرسانی باڵای حکومی و حیزبی هەرێمی کوردستان باڵەخانەی نوێی کونسوڵخانەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە هەولێر کرایەوە. کونسوڵخانەکە بە گەورەترین کونسوڵخانەی ئەو وڵاتەدا دەنرێت لەسەر ئاستی جیهان. کردنەوەی ئەم ناوەندە دیبلۆماسیە گەورە و گرنگە پەیامێکی سیاسی ڕوونە لەبارەی گرنگی هەولێر و هەرێمی کوردستان بۆ واشنگتن. دەرخەری ئەو ڕاستیەشە کە هاوبەشێکی قوڵ عێراق و هەرێمی کوردستان بە ئەمریکاوە دەبەستێتەوە. باڵەخانەی کونسوڵخانە نوێیەکە گەورەترین کونسوڵخانەی ئەمریکایە لە جیهاندا لە ساڵی 2018 بەردی بناغەی دانراوە. ڕووبەرەکەی 22350 مەتر دووجایە. تێچووی ئەم پرۆژە زەبەلاح و گرنگە 796.1 ملیۆن دۆلارە. کونسوڵخانەکە بەهێزی کاری 1200 کارمەند لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان، ئەمریکی و وڵاتی سێیەم بەڕێوە دەچێت. کۆمەڵگە دیبلۆماسیە نوێیەکە بە گوێرەی نوێترین ستانداردەکانی ئاسایش و ژینگە دیزاین کراوە و توانای خۆژێنی لە دابینکردنی وزە و ئاودا هەیە. کردنەوەی ئەم ناوەندە گەورە دیبلۆماسیە هۆکارە بۆ ڕاکێشانی دەیان وەبەرهێنەری دیکەی ئەمریکی بۆ هەرێمی کوردستان. لە ئێستادا 167 کۆمپانیای ئەمریکی لە هەرێمی کوردستان تۆمار کراون و 433 ملیۆن دۆلار وەبەرهێنانی ڕاستە و خۆ و هاوبەشی لە کەرتەکانی بازرگانی، پیشەسازی، گەشتیاری و نیشتەجێبوون کراوە. جگە لە پەیوەندی سیاسی و سەربازی ئەمریکا لە ڕێگای ڕێکخراوە ناحکومەکانەوە ئامادەیی بەهێزی هەیە. بە جۆرێک 157 ڕێکخراوی ئەمریکی لە هەرێمی کوردستان کار دەکەن لە بوارەکانی پەروەردە، تەندروستی، دیموکراسی و گەشەپێدانی مرۆیدا خزمەت دەکەن. کردنەوەی باڵەخانەی نوێی کونسوڵخانەی ئەمریکا بە پەیامی مانەوەی درێژخایەن و پابەندبوونی واشنگتن بە سەقامگیری هەرێمی کوردستان و عێراق لێک دەدرێتەوە.